عرضی ڕێز و سڵام هەیە بۆ سەرجەم بینەرانی بەڕێزی بەرنامە پەریزەنم کارناسی باڵای ڕەوانناسی لە خزمەت و داهام بە بەشی کارناسی دین خاڵێکی گرنگ لە موردی تربیەتی منداڵان باس دەکەین. ئەوە لازمە کە بڵم ئینسان بە هەیەجانەکانی وە زیندگی دەکا بە زۆربەی هەیەجانەکان بۆ ژیانی من لازمە وەکو چی وەکو پێکەنین وەکو هەیەجانی خۆشحاڵی هەیەجانی ناڕەحەتی هەیەجانی ترس کە ترس بۆ خۆی یەکێک لەو هەیەجانانەیە کە لە بەدوی تەوەلوددا لە ئینساندا بە تۆری غەریزە وجود و حزوری هەیە هەرە جوورەی دەبینن منداڵە لە چەند ڕۆژەیە بە دنیا هاتووە وەلی بە مەحزەوەی کە دەنگێکی بڵیندی جۆ لێ دەبێت شروع دەکا بە گریان بەوە نیشان دەدا کە ترساوە. دەڕەوانناسیدا دەڵێن ترس لزومەن بە هەر منبەیەک دەڵێن کەمە ئەحساس دەکەین ئەمە خەتەر دەهاوێ و ئەمە بە نوعێک تەهدید دەکا. بەڵام بێنین بزانین لە کەنجێرا دەست پێ دەکا هەرو جوورێک کە ئیشارەم کرد لە تەمەنی لە لەحزەی تەوەلودرا تا 2 ساڵەگی ئەو ترسانە مۆزوعەکانیان چێە مۆزوعەکانیان ترسان لە شتای گەورەیە لە جودایی لە دایک و بابیانە لە دەنگی بڵیندا و ئەگەر منداڵ واردی 2 تا 5-6 ساڵێکی دەبێت ئەو ترسی دەڕاتە سەر مۆزوعاتێکی وەکو ترسان لە مۆجوداتی غێری واقعی وەکو هەیولا و سوزانم شتەهایە کە ئەسڵ لە واقعیەدا وجودی نییە ئەو منداڵە بە تەخەیولاتی خۆی سازی کردەوە بە تاقیتەنێ نووسن دەترسێ لە دیوی تاریک دەترسێ ئەوانە کە ئیشارە دەکەم دەمهەیە بازە سەبێ بکەم ئەو بەشە لە ترس تەبیعیە کاتێک کە منداڵەکەتان ئەو بەشە ترسە لە خۆی نیشان دەدەن نەحوەی واکۆنشی ئەنگۆ بە عمانی دایک و باب زۆر گرینگە دەوەی کە ئەو هەیەجانە چۆن ئایا بە سوڕەتێکی تەبیعی لە منداڵەدا نەهادینە دەبێ یا ئەوەی کە حاڵەتی مەرەزی پەیدا دەکا. ئەمە دەڵێن بەشێک لە ترس هەتا بۆ مرۆڤە گەورە ساڵەکان تەبیعیە و بۆ بەقای بۆ ئەوەی کە سالم بژی حتمما لازمە هەتا بۆ منداڵەکە ئەو ترسە لازمە ولی زۆر جار بەنوعی و نەحوەی بەرخوردیمە باعث دەبێت ترسی منداڵەکەمان لە حاڵەتی تەبیعی حاڵەتی مەرەزی پەیدا بکە. بەداخەوە زۆربەی ئەنیمەیشن هایەکی کە ئەوڕۆ بۆ منداڵەکان ساز دەکرێت ئەوەی کە مەسەلەن هەموو دەکارتوندا هەموو شتێک قسان دەکات لە قاب و کۆچک ڕابگرە لە حیوانات ڕابگرە ئەو شتە دنیای تەخەیولاتی منداڵیدا بڕێک دەتوان بڵم بێ ئینسافی کراوە چونکە بەیسلا ترسی منداڵەکە قوڵتر و واقعیتر دەکاتەوە یعنی دەڵە خۆب ئەمن حەقمەکە لە هەمچین شتەهایە بترسێم و لێیان نیگەران بم. بەڵام لێرەدا دایک و بابەکان کە بە مۆدل‌های مختلف تەقسیم دەبن وەلی دەتوانین بڵین لە بەرنامەدا ئیجازەمانە کە هەموو مۆزوعاتەکان باس بکەین بێنین چەند نمونەیان بڵین دایک و بابهایە کە مەسخەرەی دەکەن منداڵە مەسەلەن پێر ئەیبنێ گەورە بووی چۆن شتی وا دەبێ ئەو چەند وشەیە کافیە کە منداڵە ئەحساس بکا کە ئێتماد بە نەفسی بێتە خوارێ ئەحساس بکا متەفاویتە لە خۆی خەجاڵەتی بکێشێ و ئەو جارەکانێ ناوێرێت ترسەکەی ئۆنمان بکا بۆ پێتان نیشان بکە یا دایک و بابهایەکمان هەیە کە بەرعەکسەکەی مەسەلەن سەیدەکەن لەگەڵ ئەو شتە مواجهی کە نا مەترسێ بڕۆ ئەنجامی بدە بە زۆری واداری دەکەن کە لەگەڵ ئەو ترسەی مواجه بێ بە دەرکی بەیان نییە کە ئەو منداڵە لی دەترسێ یا ترسایەکە مە بۆ خۆمان فێری منداڵەکەمان دەکەین پشیلەی دەبینین دەزیقێنین سەگی دەبینین دەزیقێنین ئەو منداڵە هەست بەوە دەکات پس ئەوانە ترسێنەرن وەمە ترسایەکی عەلاوە بەر ترسای تەبیعی کە لازمەی مرۆڤە بۆ منداڵەکەمانی ساز دەکەین. خایشی دەکەم دایک و بابەکان بۆ مۆدێل بەرنامانە قەناعەت مەکەن ئەوانە سرەنەخێکە بۆنگۆ و حتمەن دەبێت تحتی نەزەری مشاوران متالعەکردن لە هەر ڕێبێشێک کە دەزانن دەتوانن دانشێکی زیاتر بۆ تربیەتی منداڵەکەتان پەیدا بکەن ئیستفادە بکەن و ئیشەڵڵا داهاتووی منداڵەکەتان بۆ تربیەتە باشەتان ڕوون و گەورە بێ. تا بەرنامەیەکی دیکە هەمووتان بە خودای گەورە دەسپێرم.